ئەمانە هەمویان بە ساڵاچوون و تەمەنێکیان بەکارکردن و هەوڵدان بۆ ژیان بەڕێ کردووە، بەڵام ئێستاش بەدەستە لەرزۆک و قلیشاوەکانیانەوە هەر بەردەوامن لە کارکردن. پرسیاری موچە و هۆکاری کارکردنم لێیان کرد، بەڵام دەڵێن ئەگەر موچەمان هەبوایە ناچار نەبووین بەم تەمەنەوە ڕۆژانە لێرە زیاتر لە 7 کاتژمێر کار بکەین. کەی پەرلەمان بۆ خەڵکە بۆ میلەتە، پەرلەمان بۆ درۆ دەلەسەیە، ئەگەر درۆ دەلەسە نەکەن 150,000 پیرانە ئەوەیە بیبڕن، ئەوی خۆیان بۆ نابڕن. پاشەوە ئەگەر مەعاشتان بنێ ئێوە یەن لێرە ئیش بکەن؟ ئەیجا خۆ بە 150 نازین هەستم، یعنی 150,000 نیە، معاشێکی باشتر هەبێ دوێنەوەڵە نایە، ئەگەر پێی بەڕێ بچم بۆ چیم لێرە دانیشت بە قەیەمە 150,000 هەموو ئەم میلەتە پیرانەیەک و بێوەژنانەیەک بۆ ئەوانیانە بڕیشن، پەرلەمانکار بۆ کێ؟ بۆ خۆیانە. چەند ساڵە ئیشەکەی تۆ لێرە؟ والله 6 ساڵ لێرە ئیشەکەم، بەخوا ڕۆژی وایە کولی ڕۆژە 2000 کرێسارە ئەم 2000ەکە پێیان ناکەین. باشە قورس نییە بەو تەمەنەوە بۆ ئێوە ئیشکردن؟ جان بەو تەمەنەوە ئیشەکەن قورس نییە بۆ ئێوە؟ جا چی بکەین براکە مەسەفر ناوێ شت ناوێ براکە باکو نا تازە من 80 ساڵ عمرمە 80 ساڵ ئەیدا بۆ بەڕێچین. ڕۆژی 1 تشرینی یەکەم ڕۆژی جیهانی بە ساڵاچوانە، ئەمە لە کاتێکدایە کە شەقامەکانی کوردستان جمەی دێت لەم بە ساڵاچووە سەرسپیانەی کە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان شانە لەرزۆکەکانیان داوەتە بەر دەیان کاری قورس کە لە توانای ئەواندا نییە. ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کاوکات ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیشە بەڵێن دەدات کە کار لەسەر پرۆژە یاسایەک بکەن بۆ بە ساڵاچوان و هەموو مافەکانیان تێدا دەستەبەر کرابێت. بەداخەوە لە وڵاتی ئێمە تا کوێسا بە ساڵاچوان حەق و مافی پێ نەدراوە و بژێوی ژیانی بۆ دیاری نەکراوە، تەنانەت ئەو مافە سەرەتایی کە هەیەی موچەی بە ساڵاچوانە قوتەکەی بڕدراوە، ژیان و مەسکەنی نییە لە وڵاتانی دنیا بە ساڵاچوان جگەلەوەی بۆ یاخە لە وڵاتانی دنیا تەمەندارەکان زۆرترن لەبەرەوەی هەم زەحمە زۆر ناکێشن، هەم گرنگیان زیاتر پێدرێ، هەم بژێوی ژیانیان دیارە، هەمیش ئەو مەسکەنەی کە بۆیان دیاری دەکرێت. بۆ نمونە ئێستا کە بە ساڵاچوان خانەیەکیان هەیە لە وڵاتانی ئەوروپا، لە ماڵە چ ژینگەیەکی هەیە لە خانەکەی خۆی زیاتر خزمە دەکرێت و زیاتر مافی بۆ دابی نەکرێ. بەداخەو لە وڵاتی ئێمە بە ساڵاچوان نە بژێوی ژیانیان بۆ دابی نەکرێ، نە بەڕاستی حسابێک بۆ بە تەمەنداریەکانەکەن کە کۆمەڵێک لە معانات و ژیان ناڕەحەتیان بەڕێ کردووە. ئەمەوە بڵێم تا ئێستا لە پەرلەمانی کوردستان لە هیچ خولێکدا یاسایەکی ئاوانیە کە هەموو چۆنەڵەی جنگەکانی ژیانی بە ساڵاچوان لە خۆ بگرێ. منەمەوە لێرە بڵێم بە پشتیوانی خی پەروەردگار وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەندەژۆک و بڕیاردەر لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ پڕۆژە یاسایەک ئامادەکەین کە هەموو چۆنەڵەی حاڵەتەکانی ژیانی بە ساڵاچوانی هەموو جملەکانی ژیانی بە ساڵاچوان بگرێتەوە. ئەوە تەنها چارەسەرە، نەک تەنها یاسایەک چەند شتێک لە خۆ بگرێ، یاسایەکی گشتگیر کە بەڕاستی هەموو ژیانی بە ساڵاچوان بگرێتەوە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە کارنامەکەیدا چینی بە ساڵاچوانی لەبیر کردووە و تەنانەت بە بەڵێنێکی بێبنەماش بەسەری نەکردوونەتەوە. نیگەرانی بەشێکی زۆر لە بە ساڵاچوان ئەوەیە کە لە کاتێکدا بەشێکیان تەنها 150,000 دیناریان پێدەدرا، حکومەت ئەویشی لێ بڕیون، ئەوانەشی موچیان نییە بۆ بەردەوامی ژیانی خۆیان و منداڵەکانیان دەبێت ڕۆژانە بۆ پەیداکردنی 10,000 دینار بەردەوام کار بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.